باس لە ئەزمموی خاتوونێکی شەوەکار ئەەکەین لە کاری سیرامیکە بگومان کاری سیرامیکێکێکە لەو کارانەی کە لە نێو کارە هونەریەکانە سنگێکی خۆی هەیە بەردەوام تۆ ئەو ئەکسسوارات جوانانی کە ئەیبینی ڕەنگە زۆربمان بیرمان لەوە کردبێتەوە کە ئەمە هەنگاوەکانی چۆنی بووە بە چ شێوازێک دروست کراوە یاخود ڕەنگە هەنێک کارماندی بێت بۆ چەند کاتژمێرێکیش ڕاما بن بە دیاریەوە بزانین ئەم کارە ئەم وردیە چۆن دروست کراوە و هەروەها ئەو پێکاتانی کە لە دروستکردنی کارە ئەکسسواراتەکانە هەیە کارێکی سیرامیکیە هەیە ڕەنگە زۆر بمان بیرمان لێ کردوێتەوە کە ئاخۆ ئەبێت چی بنجا ئێمە ئەمڕۆ لەم بەشەی پرۆگرامە باس لە ئەزمموی خاتوو بەناز ڕەئوفەکەین کە بەڕێزیان شێوەکارە و هەروەها کەمێکیش گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە کارە سیرامیکەکانی خۆی بە چ شێوازێک دروست ئەکات و هەروە بە شێوازێکی گشتی باس لە کاری سیرامیکیش ئەکەین لەگەڵی خاتوو بەناز سڵاو لێ بێت و ئەم کاتەوە کەناڵی کورسات کە بۆ ئەم میوانداریە دەستان خۆش بێ خەریکی چی دەستە وڵایی بیدایەت شێوەی گۆزەیەکی بچووکە قاعدەکەی دروستەکەم گۆزانە بیدایەت چۆن دروستەکرێ باشە بەتا قۆناغەکانی سەرەتایتر ئەمە ویلی دەستیە ئەمە ویلی کارەباییشمان هەیە ویلی قاچیشمان هەیە کەرەستەکانی کە پێویستە بۆ کاری سیرامیکی بە هەر لەوە دەست پێ بکەین چی و چییە پێویستمان بە چی پێناسێکی سیرامیک بکەین لە سیرامیک کە وەکو بڵین گۆزەگەری دڵکاری کە ئەمە هونەرێکی زۆر زۆر کۆنا زۆر مێژوویە پێش هەزاران ساڵ کە مرۆڤ بەکاری هێناوە و دۆزراوە تەوانێ و ئاشنا بۆ پێی لە سەرەتای دروستبوونی مرۆڤ و ئاشنا بۆ بە گڵکاری بە سیرامیک ئەویش بۆ چۆن ئەو ئیشەی بۆ چۆن یعنی ناسیبێتی لە بیداتا بۆ بەکار ینی بۆ شتانی ڕۆژانی خۆیان بەکاری بێنن بۆ پێداویستیەکانیان بەنمونە ئەو دانەوێڵە ئەو خواردنشتانی کە لەو سەردەمەدا لە ئەشکەوتەکان بوون هیچ شتێک نەبووە دیا بەکار هەڵگرن و بیپارێزن هەستاوان بە دروستکردنی ئەم گڵکاری و ئەو قاپ و مەنجەڵشتانی کە لە ژیانی ڕۆژانیانە توانین بڵێن گڵکاری لە بیداتی دروستبوونی ئینسانە بۆ مرۆڤ بۆ پێداویستیەکان بەکاریان هێناوە ینی بەشی ینی بۆ هەموو ژیانی ڕۆژانیان لەسەر ئەوە بۆ کە ئەو شتانی کە هەڵی بگرن لە چییە ئیتر وردە لە بە هەموو جیهانە ئێستا بڵاو بۆتەوانێ کە ئەمەش بە شێوەیەک جیاوازی هەیە لە بڵین لە هونەرمەندێکە بۆ هونەرمەندێکی تر یا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر کەرەستەکانی چییە بۆ نمونە ئێستا کە تۆ کەرەستی بیدایەتی بڵین مادەی سەرەتایی سیرامیک گڵە گڵا و شوشە کە ئەوش کۆمەڵ هەموو گڵێکیش نابێ وانە ئەو گڵە ئەبێ نابێت چونکە ئەم گڵەی سیرامیک خۆی گڵێکە باڵنگڵێکی بورکانیە بەهۆی تاشەبەرد و ئەمانە کە ئەبێ و دوای بەهۆی زروفە مناخیەکانەوە باو باران و ڕەشە باو ئەمانە ئیتر ئەم گڵە ورد ئەبێ ئەم بەردانە ورد ئەبێ و ئەم گڵە دروست ئەبێ ئەم گڵە ئەبێ دەرەجی حرارەتی بگونجێ لەگەڵ ئەو فڕنێکە تۆ لەبەردەستان باش ئەوە گڵەکە کەرەستەیە لە کەرەستانیش گڵمان زۆر زۆرە گڵی زۆر زۆر باشیشمان هەیە و یەکێک لەو بڵین ئەشکەوتەکان کە شوێنی دۆزینەوەی ئەم ئاسارانە بوو ئەم دڵکاری و سیرامیکانە بووە باشە کەرەستەکانی ترچین کەرەستەکانی تر فڕن یەکەم بە فڕن زۆر زۆر ئەساسە چکە تۆ دوای ئەمە ئیشەکە ئەەکەیت دوای ئەوەی کە ئیشەکە و تەواو بوو بڵێن گڵەکە ئەگریتەوە بۆ ئەوەی قوڕێکی لێ دروستکەی و دوای قوڕەکە کە تۆ دروستی کرد و بڵین ئامادە و کرد بۆ ئیشکردن بەم شێوەی کە لێیە ئەجە دوای ئەوە کە ئیشەکە و تەواو کرد ئەبێت تۆ سووری کەیتەوە چکە تۆ ئەمە بەکار نایە ئەگەر بڵین سوور نەکرێتەوە لە کۆنیشە هەر بە ئاگر سووریان کردوتەوە لە چەند پلە سوورە ئیتر گڵەکە کەوتویسە ئەم گڵی ئاکاشات 950 بۆ 1000 ئیتر زۆر زۆر باشە گڵ هەیە 750 گڵ هەیە 800 بە پێی بڵین گڵەکە ناوچەکە تایبەتەوە فڕنەکە تایبەتەوە وەنیە بڵێ فڕنانی تەبیعی بە لە ماڵەوە ئاگر بێ بەڵێ زۆر زۆر دەرجی حرارەتی بەرزە فڕنمان هەیە کارەباییە و فڕنیشمان هەیە بڵین شعبیە بڵین دەستکردە ئەوانە وەکو بە پەرەمێز و بە غاز و یان بە لە کۆنا بە دار و بە شەڕۆی ئاژەڵ و ئەوانە کە ئەمەش تەکنیکێکی زۆر زۆر جوان دەرەچێت ئەوە لە ڕاکۆیە ئەکرێت زۆر زۆر جوانە پێشی ئەوترێ لە هین لە ڕاکۆنا لە
جۆشدان بە دووکەڵ ئەوە کارێکی تری سیرامیکە نەگراکۆ ئەوە زۆر زۆر ئیشێکی جوان باش اینجا ئێستا پارچەیەک لە گڵەکە و ئامادە کردووە لەسەر ئەم ویلە ئەمەش ویلەکەش وەزان یەکێکتر لە بەشە گرنگەکانی کە لە کەرەستەکانی کە پێویستە بەڵێ بەڵێ ویلی کارەبایش بۆ ئەو هینە ئەبێت کە زیاتر بڵێن ئیشی سەریع خێرا ئیشێکی ئێستا ئیشانی کە زیاتر لە ئێران ئیشی ویلی کارەبایی زۆر زۆر بەکارهێنن بۆ ئیشە بازرگانیەکان بۆ ئیشە تیجاریەکان کە بفرۆشرێ مثلا لە ڕۆژێکە 200-300 قاپ دەرەکە یان گۆزە دەرەکە بەڵام ویلی دەستی وانە ئیشەکە خاوترە ویلی قاچویلی کارەبای سەریعترە ئێستا خەت بەنازەماڵە یەکەم جارە ئیشیشکەم و قسەشکەم لەگەڵێ تۆزە تەرگیزێکی باشترەیە وانێ خات بەناز خات بەناز جیاوازی و گڵانەی کە باست کرد سە بۆ نمونە گۆزەیەک شت دێناوە شتێکی زۆر جوانکاریە سێرەکی ئەمە مەیلە و سوورە و ئەوەی بەردەستی تۆ بە سوورکردنەوەکە وای لێ هەر ئەوە یان جیاواز ناڵم زۆر زۆر بڵین گڵ هەیە شێوەکەی بەسیسا من بڵین گڵ هەیە ڕەساسیە معکاشات کلی کە ئیبینی ڕەساسیە بەڵام لە سوورکردنەوەیە پەمەی باو دەرەچێت بەپێی سووربوونەوەی ئیشەکەشە ئێستا ئەو گڵە هەر گڵی سوورە خۆی گڵمان هەیە لەوە سوورتریش دەرەچێت کە سوورەکرێتەوە زۆر شتێکی جوانە گڵی کوردستان بە زۆری هەندێک لە کارەکان ببینین ئەمە سەرەتای دەستپێکی گۆزەیەکە پێما بێت کە خاتی بەناس بەکاری سیرامیشی دروستیەکە دەشین قەت خۆت کاری قوڕوانە نەکردو لەگەڵ خات و بەناس هەنێک شتی فێر کردم جارێک یەکمان بینی بە مناڵی نەکردووە زۆرم حەز پێ بۆ بەس دایکم نێ دەست خەمە ئێمەمان کرد بەردەوامیش لە کۆڵان ناوین اینجا لە مناڵیە زۆر شتمان دروستەکە بۆ منە ئەو شتانی کە بەردەستە بوون ئەوانەمان دروستەکە بۆ من لە هەموو ماڵێکدا کوانیەکە لە هەموو ماڵێکدا تەنور هەبوو دروستە کرد خواروخێکیش باگرین شتێکی لیا دروستە کرد ڕاستە هەر بەلای مناڵەوە زۆر خۆشە زۆر خۆی بێن گڵە جوان جوان بەش شێلدرێت بۆی ئەچ هەوایەک و بڵقێکی هەوای و ئەو شتانە بەس لەبەرێمە شوێنەکە مێزێکی وانە بۆی لەناو فڕنا کێشە بۆ دروست نەبێ چونکە هەر خەلەلەکە بێ و لە شێلانەکە لە فڕنا ئەتەقێ هەوای تایە باش ئەمە ئێستا چیمان بۆ کە ئەگەر گۆزەکە شەمینە تەبانەوە ئەو چی پێڵە ویلەکە ئەگەر کارەبایی بێ باشترەوە نییە کارەبایی بێ باشترە بۆ هەموو ئیشەکە بێ بەڵام ئێستا من ویلی دەستیە ویلی کارەبایی گەورەترە ژوێنی ئاوە نیشمانە ئاو بە پێی خولێنەوە خات و بەناز ئەوە قاچە قاچە بەس زۆر ئیسعادە زۆر ویلاتەکە وەرزشێکیشە زۆر دوایەت تەشەنجەکەی زۆر ناخۆشە ئەمە بناغی گۆزەکەی ئەمە بڵێن ئیشێک بە ئیتر دواتر لەسەر ماڵە چنی بەڵێ بە دەستپێکی کارەکە باش خات و بەناس بە شێوەی مارمارەکە هەمانە بە شێوەی قاڵب تۆ مەسەلەن تەبێ خێرا ئیشێکی سەری ئەبکەی قاڵبمان هەیە نحتی فخاریمان هەیە ئێستا بڵێن سیرامیک لەگەڵ نەحتا زۆر زۆر یعنی نزیک یعنی تەواوکەری یەکەن بڵێن بۆ نمونە تۆ ئیشەکەکەی پێویستە بە نەحتە ئەبێت تۆ کەسی کە لە سیرامیکەشە نەحتیش بزانێت چونکە تۆ نەحتی فخاری ئێستا زیاتر نەحتی فخاری زۆر زۆر ئەکرێت لە هەموو جیهانە یعنی شتێکی زۆر جوانیشە کارانەی خۆت بێگومان هەمووی کاری خۆشتن زۆر زۆر جوانن نەحتیشی لەسەر هەن کاری نەحتەکەشت هەر بۆ کردەوە وانە یعنی جوانکارەکان نەتکردووە لەسەر نینەمانە باشە بەڵام مەسەلەن ئیشەکانی من زیاتر کللتوریە بڵێ مەسەلەن لەسەر شێوەی بڵێ خشڵی ئافرێت لە کۆرە کە بەکاریان هێناوە یان نەخشی بەڕە ئێستا ئەو ئیشێکە دامناوە ئەو ئیشێکی دیواربەندە ئەو بۆ هەڵواسینە بڵێن لە ناوەڕاست ئەگەر سەیریکەی نەخوک و نەخشی بەڕەوایە هەر جاجمە بڕیومە کردومەتە سەر تێکەڵی ئیشەکانم کرد زۆر باشە موروەش لە مور و هەنێ موروش لە کۆناکە بەکار هێنراوە من زۆر جار بەکاری هێنمەوە لەگەڵ ئیشەکانە کە ئەمەش وەکو ئەو سەردەمە کە ئافرەت بەکاری هێناوە ڕاستە کاری زۆر جوانن دەستەکانە خۆش بێت خات و بەناس بابزان جیاوازی هەیە لە نێوان ئەو گڵی کە تۆ کارێکی لێ دروستەکەی و کارێکی هاوشێوەی ئەمانەوە و ئەکسسواراتێک تەنها بۆ جوانی لە نێو ماڵەکەدانێ بەڵام بێگومان کاری سیرامیکیش هەیە بۆ خواردن بەکارێنرێ قاپە ئیتر ئەو کەرستانێک کە خواردنی سیرامیک یعنی بێ بەکاری بێنی بێجگەلوەی کە تۆ بۆ جوانی
بڵین بۆ هەڵواسین و یا بۆ بەعزیێ شت یانی بەس بەکارهێنای سەم ئەم قاپ و شتانی کە لە ماڵەوەمانە بە خواردن بەکارهێن ئەوان هەمووی سیرامیکە بەڵێ جیاوازی هەیە لە نێوان تەریقەی دروستکردنەکەی لە نێوان گڵەکەی بۆ ئەوی بێگومان تۆ قاپێک خواردنی تیاخۆی ئەبێ زۆر کەندروست بێ هیچ جیاوازیەک هەیە لە نێوان گڵەکەیە بەڵێ گڵەکە نه گڵ احتیاطیە هیچ گڵ هیچ مادەیەکی سامی باشە لە چیە جیاوازن کەواتە لە کارەکان لە کاتی شوشەکردن کە بەکارهێنێ سە بڵێن ئەو قاپانی کە لە ماڵەمە بۆ خواردن بەکارهێنین جیاوازە لەگەڵ مەسەرە نابێ ئەو شوشەیەکە بڵین کارلێک بکا لەگەڵ شتێکی واتە توێژاڵەکەی کە دواتر ینی هەمووی بەڵێ ئەوانە پۆرسەلیرە ئەو دڵی ئێستا کە ئێمە بۆ قاپ و قاچاقشت بەکارهێنرێ زۆر باش پێدوانی ئێستا زیاتر خەڵەکە بۆ بارە جوانکارێکە زیاتر بەکارهێنێ کەم خۆی ئەبێ خۆزگی خەڵک بۆ بەکارهێنێک بەکاری بێنە ینی بەس ئێمە لێرە کارگێکی وامان نییە کە بتوانێت ئەو هەموو شتە زیاتر لە ئێرانەوە شتەکانیە بەس خەڵکی سا زیاتر شت بەکارهێنێ ینی بۆ هەڵگرتنی ماست یا بۆ بەعزێمی وا بۆ زۆر شت هەستەکەم ئیتر خەڵکی ئەتوانڕێت چێشتی تیا لێ بنرێت ینی بەڵێ تحملی ئەو دەرەجەی حرارەت زۆرەکە هەزارە 950 بۆ 1000 تا ئەوە چونکە زۆربەی کات مەنجەڵی گڵینمان بیستووەڵەن خواردنەکەشی چێژی ئەم گڵە 950 تا 1000 ئەڕواعتیادی زۆر جوانیش سوورە بێتەوە لەسەر نەوەتی لە ماڵی ئێمە مەریشی لە نێو مەنجەڵی قوڕالێن تامەکی فەرقی هەیە پێگومان فەرقی هەیە چۆن لە برنج ماز بۆ شتی وشکردن کە تۆ لە زستانانە هەڵی گریت ئیتر خاو نابێتەوە زۆر سەحەیە زۆر شتێکی باشە کێشەیەکی تری خارمانی چارەسەرەکە خواردنی نێناوە بۆ منە ئەوە زوو سارد نەبێتەوە ئەجابێتەوە میوانێکە درەنگ ئەگا شتێک زۆر درەنگ ساردێتەوە کێشەی نییە دڵکاری نییە بۆ بڵین گۆزەگەری نییە بۆ بەکارهێنان شتێکی زۆر جوانیشە ڕاستە بێگومانە بەزگە لە ماڵەکە هینە بوو خۆزگە بوو بە کەلتورێکی جوان مەنجەڵ وەشتانە بەس تااقەتێکی بۆشتن بۆ کارێکی ئەمە قەبارەکی حتممە هەرۆ کۆمانەیە کە دامانەوە وانە نزیکە لەمانەوە وانە بۆ کارێکی ئەوە خات و بەناس چەند کاتژمێر کارکردن ئەگەر بەردەوام کارکی لەسەری بەر ئەمە 12 سانتی بەردەوام کارکەی ینی بڵێن بە ڕۆژێک تەواویەکەی بە ڕۆژێک تەواوی بەس ینی تر بەردەوامکو خۆتەڵی ئەجا دوای ئەمە ئەبێ داینی تاوشکە بێتەوە چکە تۆ ئاوەی کە تۆ تێو کردووە ئەو ئاوەی کە لە گڵەکە هەیە خۆی فیزیایی ئەو ئاوە کیمیایی کە خۆتی یەکەیت و ئەبێ ئاوە نەمێنێتەوە تایە ئەجا بکرێتە فڕنەوە لە فڕنیشە خۆی وردە تەبەخورەکان تای نامێنێ باش وشکە بێت کە کارەکە دروستەکەی پێویستەکە خۆی بە شوێنەی وشک بێتەوە ئەنجا دواتر بیکەیتە فڕنەوە یاخود بە جۆرێکی تر پرسیارەکەم کەم ئەو دەرەجەی ژووری کە تۆ کارەکەی تیادانەی پێویستەکە حرارەتی ژوورەکە چەنێ بێ کاریگەری هەیە لەسەر تێکچوونی کارەکە ئەگەر بەڵێ ئەم ئیشەتەوا بە من ڕاستە خۆ لەبەر هەوایە کارداینم ئەتەقێ یان لە شوێنێکە بڵین جوان وشک نەبێتەوانێ هەر تەڕایی تیابێنە بکەمە فڕنەوە ئەو شەرعی نەشت کێشە دروستەکە لە شوێنێکا بێ وردە بە هێواشی ئەو وشک بوونەوەی دروست بێ پێویستەکە پلەی گەرمی ژوورەکە چەندێک بێت کە تۆ شەر نییە تۆ پلەی گەرمێکە بەس نابێت زۆر لەسەر کاتی هاوینانە زۆر ئیسعاجە ئیشکردن بۆ سیرامی زۆر ناخۆشە جاری وایە تۆ مەسەن هەوای ساردکەرەوەکان کە لی ڕاستە خۆز و وشکە بێتەوە لە زستانیشا مەسەلەن تۆ لە شوێنێکی لای زۆپایە لە شوێنێکە ئیشکەی ئەویش زوو وشکە بێتەوە ئیسعاجە بەس دەبێت شوێنەکە مامناوەند بێت کارەکە شەوەندە نابێت تیشکی خڕۆژ و ئەوانە ڕاستە خۆ خێرالی با لە کات دوای تەواویشەکە کارەکەش هونەری و ئەندازەیشە زۆر ئەندازایی ئەروەڵا چکە لە کۆنیشا کە سەیری ئەو گۆزە کۆنانە بکە ئەو ئاسارە کۆنانە ببینی لە مۆزەخانە سەرەکەی هەمووی بە قیاسات هەمووی کراوە چکە جوانی خۆی لەوەیە بە قیاسات بێت بۆ بناغی هەموو بابەتێک بۆ ئەم بناغی کەداێنی بچوشی گەورەی کاریگەری لەسەر تێی بابەتەکە دروستەکە یاننا بەڵێ تۆ بەپی ئیشەکەیە منەمەوێ ئێستا ئەمە تقریبا هەر 16 بۆ 20 بەرز بێت قاعدەکەی ئەوە نەبێ مەسەلەن بمەوێ ئیشێکی گەورەتر
قاعدەکەی گەورەترەکەی بەپێی ئیشەکە خۆی و بەپێی جوانی ئیشەکە خۆی بۆ نمونە قاعدەکە زۆر بچووکە بەس ئیشەکە زۆر گەورەیە ئەمە بنکەکەی تەواو بۆ ئێستا شەر نییە بەس بۆ گۆزە بۆ قاپ بۆ مەسەلەن بۆ زۆر شتیتر بۆ ئیشی سەفیحا مەسەلەن ئیشی ئینشایی بۆ ئەوانەش ئەتوانی تۆ بەکاری بێن باش ئێستا ئەم بنکەیە تەواو بۆ ئیتر ئەتوانی شتی تری لەسەر دروست بکەیت ئێستا بەڵێ باش بێگومانم کاری لەبەرەوەی ویلەکەم زۆر باش ناخولێتەوە دووسێشتی کەژەیە بێگومان بینیرانی خۆشەویست بۆی بزانن ئەم کارەی خاتوو بەناس ڕەنگە ئەم بناغەیە لەگەر کاتێکی تربیکات چاوەڕێ بکەیت تا تۆزە خۆی زیاترێگرێ اینجا قۆناغەکانی لەسەر دروستکە یان یەکسەر دروستیەتی یەکسەر بۆ نمونە بەڵام ئێستا لەبەر بەرنامەکەیە بەڵێ ئێستا لەبەر بەرنامەکەی دەمانێت قۆناغەکان بشان ئەمە ئێستا شلە من یەکسەر ئێستا قەینا مارمارۆکە دانم دوو مارمارۆکە سێ بەڵامی تر دوای ئەوە ئەوەسم تا تۆزە خۆی ئەگرێت بۆی ئەو شێوەی کە بمەبێ ڕاستە بەدڵنیایەوە ئێستا پێم وابێ بێ مارمارۆکە دروست بکە جا ئەی بەدەر لە من ئێستا شوێنەکە بهینە بێگومان با بەس مێزێک وای باشتر بوو تا کێشم بۆ دروستەکە ئێستا بۆ مارمارۆکەکە تۆزە لەسەر سفرەی سەفەری و گرفت مامۆ دروست کردو بەڵام بەس بۆی کە ئێمە نامانێت گۆزێکی تاواو بەڵاممانێت سەرەتایی دامەزراندنی ئیشێکی بڵێن لەو بابەتانە چۆنە باشە خاتوو بەناس ئەوە بە پێی هینەکە مەسەلەن تۆ ئەوە فۆرمە دروست کردووە حازر کراوە لەسەر کاغەزێک مەسەلەن لە 3 سانتیمە چەند کراوەتەوە لە 6 چەند کراوەتەوە لە 9 چەند کراوەتەوە دوای ئەوە بردەوردە بەرە و چییە ڕوا بەرە و کەمبوونەوە ئابە شێوەیە هەمووی ئەندازەیە بڵێنانی هەمووی سابەکرێت ئەنجا من ئەم کارە بهێنم زانم چیمان بیرە خاتەوە خەموو جملەی ئەوە بێنم بای کێمە بیرەکرێتەوە ئەژین لە چیە چێمە پێشتر باسوان لە قۆرێگەی علادینە چێوانیە خاتوو بەناس بۆ قۆرێگەی علادینە نازانم بۆ کە دروستم کردو ئابەست ئێستا بریا بمانتوانێت علادین بەهاتەر علادینگیان خێرا و گۆزەیەمان بۆ چاهەیە مێزێکی تەرتیبتە ئەگەر سەیریکەی ئەوە شوشە کراوە ئەوە فخارە ئەوە بڵێن عنی فەخر کراوە شوشە نەکراوە ئەوەیان بەڵام خۆم جوانکاریشتم بۆ کردووە ئەمە شوشە کراوە ئەمە دوای فەخرکردن شوشەیە شوشەش کۆمەڵە مەوادی کیمیاییە بڵێن ئەیگریتەوانەیان هەیە بە گیراوەی ئێستا خۆی هەر هەیە حازرا تۆ بە شێوەی فڵچەیان بە شێوەی تێهەڵکێشان یا بە کۆمپرسەر تۆ ئەم ئیشە شوشە ئەەکەی دوای ئەوە ئەخرێتەوە فڕن هەمتیسان باش ئەویش بە پێی شوشەکە دەرەجە حرارەتی چەنە بەڵێ ئەم کارانی کە شوشە ئەکرێ پێویستە دوو جار بکەیتەوە فڕنەکە هەر خۆی ئیشی سیرامێکی تۆ بڵێن سیرامیک ینی تاوێت فەخر و شوشەکردن فەخر جیایە شوشە جیایە با تۆزێک لێت گەڕێن تۆ بتوانانی هەر هیچ دەبێت باڵێن هۆمی یەکەمیشی دروستکە خۆی ئەبێ مارمارۆکە ئاوا بێگومان بە دوو دەسەکرێ هەژی لەگەڕێ سامە قۆرەکەی علادین و بێتە دەرەوە ئاواتی چییە خوازی تا چ تاواکارێک لێ وەڵام حەزەکەم ئیتر ئەڵەم علادین کچەکەم تاوا چاک منی ساڵم هەڵ بەلەم کوردستانە دنیای فڕمان بۆ دابینکە و دڵ و هەرکەسە بە پێی هینەکەی خۆی تۆ چێڵی ئاری وڵی هیواداری هیچ کەسێک نەخۆش نەکرد بەس مرۆڤ دڵی خۆش بەس مرۆڤ دڵی خۆش زۆر گرنگی ئایا بەم کارانە و چکە بەڕاستی زۆر مهمە تۆ سەیری مۆزەخانەکە هەموو ئیشی سیرامیکە ئێکەواتە تۆ ئەمە هەمووی ئاسارە ئەمێنێتەوە ئەمە کللتوری نەتەوەیەکە ئەمە کللتوری ناسنامەی نەتەوەیەکە تۆ بەمە ئەناسرێت بەڕاستی هەرامەیە 200 ساڵی ترە بێ سیرامیکی هیچ هینێکی نێ لەگەڵ شێوەکاریانی هەر هەمان بەڵام ئەمە ئەمێنێتەوە ئەمە هەتا ئەمێنێتەوە ڕەنگە و گۆزانی من تەواو ینی چەند هەزار ساڵی تری شەر بەو شێوەیە بمێنێتەوە ئەدۆزرێتەوە ئەزانری ئەمە ینی ئەوانی کە شارەزان ئەم ئیشە چۆن دروست کراوە هیچ مۆرێکی خۆت لەسەر ئیشەکانی خۆتدا ئەنەیەکیش فریان ناکەم ئەها لەخواخوا زوو تاوا کاتێک سیرەکەم بیرچەوە ناتوانە مۆرەکەی وەرناگرێ ڕق خاتوو بەناز با بەس هاینی یەکەم ببینین چکاوکاران پێمان بڵێن کاتەکەمان بەرەو
کەمبوونەوە ئەچێت بەڵام کارەکەی زۆر زۆر ئێمە ئازانین چەند گرفتمان بۆ دروستکردەوە چەند لۆدمان خستۆ سەر خات و بەناس خۆزگە شوێنێکی ئاوین هەبە دەرفەتی ترمانە بێت ئیشەڵا کاتی ترمانە بێت بە مەیدانی ئیشەڵا با ئیشەڵا فەرموشت ئیشەڵا ئەبێ ئەمە شەر ئەمە لە وەکو بڵین لە حیمێک بۆ ئەوەی ئیشەکە یەک بگرێت بەو شێوەیە تێکەڵیش ئەبێت وانێ لەگەڵ ئەوەی ژێرەوەیە لە کوردەواری خۆمانە کە تەنوریان نەکرد بەخوا ئەوە زۆر جوانەیە اینجا دوایش پرۆسی سواخدانیان پێوت ئەگەر هەڵە نەبم سواخدانیان پێوت سواخدان پێما بێت سافکردنەکەیەتی و دەستیان تەڕە کرد و اینجا لە ناو هەویری تەنوریشە جۆرێک لە پوش یان کایان تێکەڵە کرد بۆ بەهێزی بەخۆت ئەو کایە مادەیەک دەرەکاوەکو کەتیرە لەگەڵ قوڕەکە تێکەڵ ئەبێ وایلی ئەکات زۆر قایمی ئەکا یعنی وەکو وا فەخر کرابێ ئەوەنە مهمە ئەو کایە کە ئێستاش بەکارهێنرێ و ئێستا مەنتیقەی هێرۆ هەیە هێرۆ لای هەڵشۆ و ئەوانە خانەوادیەکن ئەوان هەر بڵین ئیشی سیرامیکەکەن باشە سەردانە کردوون هەوڵەدا بەزبینی و زۆر حەزەکەم بشتم ئەکادمی خۆت خوێنەوە بەڵام ڕەنگە ئەو خاتونانی کە ئێستا تەنور دروستەکان ڕەنگە بە شێوازە ئەکادیمیەکەش ناکەن بە بەڵام ئەگەر تێکەڵیەک دروست ببێت سەردانکردنێک دروست ببێ ڕەنگە هەریەکەتان سوودێک بە یەکتر بگەێنن لە کارەکەی خۆتانە بەڵێ ئەوان بە شێوەیەکی تر دروستەکرێت بەس ئەمە ئێمە چونکە بڵین بە شێوەیەکی هوەری تا بڵین پەیمانگەم تەواو کردو بڵین تۆ لە شێوە لە شوشەکردن و فڕن و ئەم شتانە ئێمە ئەمانەمانە بخوێندووە من بۆ کارەکانیشم لە ماڵبەندی ئیشی دەست سوورم کردوێتەوە زۆر سوپاسیانەکەم کە هاوکارم توانیم کە لەوێ ئیشەکانم سوورکەمەوانێت چکە من فڕنم نەبوو واتە ئێستا شوێنێکی دیاریکراو هەیە کە ئێوە کارەکانی خۆتان ئەنجام بدەن ئەو فڕنە بەردەستە یعنی ئاستی خزمەتکردنەکان بۆ کاری سیرامیکی لە لای خۆمان لە چه ئاستێکایە خات و بەناس وەڵای هونەرمەندی زۆر زۆر باشمانێ لە بواری سیرامیکە بەڵام کێشەی ئێستا سیرامیک چێ من ناڵم فڕنە مەوادە یعنی ئەگەر فڕن هەبێ زۆر زۆر باشە ئەوانەیە ینی زۆر باشە جا خەڵکیش زۆری حەز لێیە ئێستا وەکتوتن هەڵمی دۆمیشی دروست کرد ئەمە لە بنکەکەی دەرچوو ماتێکی تریشی دروست کردووە بەڵام وەک خات و بەناز ئاماژەی پێکرد بۆ کارێکی هاوشێوەی ئەمە ڕەنگە هەنەجار ڕۆژێکی پێویست بێ هەر ئەبێ بڵین شێوەکەی دێسەر بڵین حازر کرێت و بە ئەندازە بڵێ خۆمە لە فۆرمەکەی دروست کرد بێ بۆی بتوانیت و ئەو شێوەیە دەقاودەق دروستکەی جا من هەندەسی خۆ پرگاڵم ئێوەنی هەندەسە لە ئەوەنیا چەند کرابێتەوە لە بۆی بزە بەدووک و ئەوە بێ کارەکە وردە دەرکەوت بناغەکەی و دیارە خۆناغی تری هەیە و چینی تر لەسەر ئەم بابەتە دروستە بێت و بەم جۆرە گۆزەیەکمان لێ دروستە بێت کە بریا هەموو شتەکانمان لێرە بەردەست بە فڕن هەموو بابەتەکانمان بەناخەکانمان ببینە بەڵام بەڵێ نەدین ئینشاڵڵا لە دەرفەتێکدا هەوڵ دەدەین ئەو شتانە بۆ بینەرانمان بخێنە ڕوودەڕی خات و بەناز و هاوشێوەکانەوە خات و بەناز زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەستت خۆش بێ ماندوومان کردی دەستان خۆش بێ هیوادارم زیاتر پەرەپەم هوەرە بدرێ دەستخۆشیش بۆ ئێوە لەبەری شوێنەکەش هینێکی وانە بوون کاتەمانتوانی فڕن و مەسەلەن لە کاتی شوشەکردن و ئەوانە زۆر زۆر کرین ڕاستە ئێمە سوپاسی تۆکەین کە لەگەڵ ئەوەی کە شوێنەکە زۆر گونجاو نەبوو بۆ کارەکەت تۆ میوانداریەکەت قبول کردین بەخێربێ سەر چاوان و زۆر سپاس دەکەین لەگەڵمان